بەڵێزان لەگەڵتان بەردەوامین تیمی کاراتی یانی وەرزشی پێشمەرگە بەهۆی ئاست بەرزیان بەهۆی کارامەییان لە وەرزشەکەدا توانیان بەشدار بن لە پاڵەوانەتیەک لە وڵاتانی دەرەوە لەگەڵ ئەوەی کە چەندین جار بەشداریان کردووە لە پاڵەوانەتی دیکەدا لە وڵاتانی وەک فەڕەنسا، تورکیا، قەتەر، ئێران چەندین وڵاتی دیکەدا بۆ ئەم جارەش بە بانگەشتێکی فەرمی لە ڕووسیاوە بانگەشت کران لە سەرەتای مانگی نیساندا کە بەشداریان کرد لە پاڵەوانەتی کراوەی کاراتی رووسیا لە یەکێک لە شارەکانی رووسیا ئەنجام درا. باز لە پاڵەوانەتیەکەکەین، باز لە بەشداری و هەروەها گرنگی بەشداریکردنی یاریزانانی کوردەکەین بە تایبەت یانی وەرزشی پێشمەرگە لە ئەو پاڵەوانێتیە کراوەنەدا لە وڵاتانی دەرەوە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەرسلان مورادی ڕاهێنەری تیمی کاراتی یانەی وەرزشی پێشمەرگە، هەروەها یاریزانان مەبەست فایق و کاک بڕیار یوسف بەخێر بێن. کاک ڕێباز حەکیم سڵاوتان لێ بخێر بێن. مامۆستا بە بەشداریکردنتان لە پاڵەوانەتیەکە دەست پێ بکەین. چۆن بوو بەشداریتان کرد، بانگێژنامەکە و هەروەها کە چوشنە ئەوێ باسێکی بەشداریکردنەکەمان بکەیت. سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. لە مانگی یەکە لەلایەن اتحادی رووسیەوە پەیوەندیکمان پێ کرا کە وڵاتی کراوەی رووسیا وەکو ساڵانی ڕابردووە کرێتەوە، بەڵام هەروە کە خۆتان ئاگادارن وڵاتی رووسیا حساری سیاسی و اقتصادی و وەرزشی لەسەرا بۆ ئەوەی کە وڵاتان زیاتر بەشدار بن لە هەر وڵاتێکەوە 24 وڵاتیان داوت کرد ڕاهێنەرێک و یاریزانێک ئەرکەکە لەسەر وڵاتی خۆیان بووە بە شخصی شتەکە کرا. و ئێمە لەگەڵ یانەی وەرزشیە پێشمەرگە قسەمان کرد. خۆشبەختانە ئیدارەی نادی ڕزامەندی دەربڕی کە بتوانین دوو یاریزان ئێمە لەسەر حسابی خۆشمان زیاب بکەین و لە هەمان کاتیشە کاک مەبەست کە یەکێ لە یاریزان ناباشەکانی منتەخەبی عێراقا ئامادەی خۆی دەربڕی کە لەسەر حسابی خۆی بتوانێ بێ بۆ ئەو پاڵەوانەتی کراوەی رووسیا. و ئێمە توانیمان کە دوای ئەوە کە لە وەزارەتی خارجە و داوەتنامەیان بۆ کردین و ڕۆشتینە هەولێر و دوای مقابلە ئیشەکان کراو ئێمە لە رووسیا بەڕێکەوتین. زۆر باشە کاک مەبەست یەکێک لە بەشداربووەکان لە پاڵەوانەتێکگەر بەگشتی پاس لە پاڵەوانەتێکە بکەی ئەوانەی کە تیا بەشدار بوون ئاستیان چۆن بوو لە پاڵەوانەتێکەیە؟ سپاس بخوا بتوڵەکە بتوڵەی ئۆپنە کە بتوڵەیەکی زۆر گەورەی کراوەی رووسایە. ئەم پاڵەوانەتێت چەندین وڵاتان نەخۆیان ئەگرێت کە تیا بەشدارە بێ. هەر کەسێک کە بۆ منە داوەتنامی بووە لە وڵاتەوە ئەو کەسێک هەڵەبژێ لەگەڵا لە ڕنکینگی عالەمیەکانە ئەنجا بانگێژەکرێت. و سپاس بخوا توانیم دوای ململانێکی زۆر دوای چەندین یاری دوای 4 یاری تووشی ئیسابە مەینا تا فیناڵ ڕۆشتم ئێتر لە یاری پێش فیناڵە تووشی ئیسابە بووم. ئەژینا ئیشاڵا نەتیجەیەکی زۆر باشترمان بەدەزێنا. سەرکەوتوو بەشدار بوون. باشە کاک مەبەست باسی کەمە بکەی تۆش و هاوڕێکانیشت لە کێشی چەنە بەشدار بوون و چەند یاریتان ئەنجام دالێن؟ من مەبەست فایق یاریزانی هەڵبژاردەی عێراق، یاریزانی ناقص 84م و کاک بڕیاریش یاریزانی 67ە، کاک ڕێبازیش یاریزانی ناقص 60 کیلۆگرامە کە هەر یەک لە وەزنێکا توانیمان بەشدار بین تایە. چکا پاڵەوانتێکە پاڵەوانێکی زۆر بەهێزە، عنی لە ئاستی عالەمیایە، چکا هەرچی وڵاتی زلهێز هاتبوو تایە بەشدار بوو لەو پاڵەوانتیە. و سپاس بخوا ئێمەش ئەوەی توانیمان ئەوەی لە دەستمانەوە کردومانە. ئەرێکتشی کە مایکەکە بێ کاک بڕیار گرنگی بەشداریکردنتان لەم پاڵەوانەتیایە و لە چەند پاڵەوانەتیدا بەشداریت کردووە؟ من بڕیاری سوفی یارزانی یانەی وەرزشی پێشمەرگە لەم پاڵەوانەتیە بەشداریمان کرد لە وڵاتی ڕووسیا کە پاڵەوانەتیش زۆر پێشکەوتوو بوو. یعنی بڵێ مەتوانم لە ئاستی پاڵەوانەتی عالەم و پاڵەوانەتی ئاسیا بوو کە ئێمەش زۆر سواسی سانسێرسەلان و ئیدارەی یانەی وەرزشی پێشمەرگاکەین کە توانیان مەسروفاتی ئێمە بکەن بۆ بەشداریکردمان لەم پاڵەوانەتیە کە من وەکو یاریزانی 67 کیلۆی عێراق توانیم لەم پاڵەوانەتیە بەشداری بکەم. زۆر باشە کاک ڕێباز بابێمە لای بەڕێزت تا چەند گرنگە لەوەی کاتێک کە ئێوە بەشداری لە پاڵەوانەتی ناوخۆیەکانی شەکەن، بەڵام تا چەند پێویستە وەکو هاندانێکیشە بۆ ئێوە لەوەی کە بتوان بەشداری لەم پاڵەوانتە جیهانیە شابکەن و ڕوبەڕووی پاڵەوانە جیهانیەکانیش ببنەوە لە هەموو وڵاتەکان بەبێ جیاوازی. سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس ئێم بەرنامە جوانەتان لێ یەکەم. زۆر سپاس. بەڵێ تا زۆر گرینگە بۆ یاریزان کە ئاستی پێش بکەوێت لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشە کە بەشداری پاڵەوانەتی دەرەوە بکات. ئەوە زۆر گرینگە بۆ یاریزان کە
ئاستی بەرەو پێشەچێت و بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتیەکانی دەرەوە باشترە بێت و ئەنجامی زیاترە بێت. بەڵێ بەڕێز لە کێشی چەند بەشدار بوویت؟ من لە کێشی ناقص 60. زۆر باشە. مامۆستا سەلامینەوە لای بەڕێزت گرنگی بەشداریکردن لەم پاڵەوانێتیە هەرچەنە نەتانتوانیوە سەرکەون بۆ خۆناغی کۆتایی بەڵام تا چەند گرنگە یاریزانان و یاریزانی کورد بەشدار بێ لەم پاڵەوانێتی جیهانیانە. کاکڕەوە هەروە خۆتان نەزانن ئێستا وەرزش یاریە تاکەکان بە حکمەوە و کە ئەو شخصە خۆی ئەتوانێت لە کێشی خۆیان بتوانێت خۆی بسەلمێنێ ئەتوانێت نوێنەری یەک وڵات پێوە بتوانێت ناوی وڵات یەک کەس بتوانێت ناو وڵاتەکەی بەرزەوکاتەوە بەداخەوەی مەکەم و کۆڕیمان زۆرە ینی بتوڵاتە عێراقا زۆر کەمە پارمانگی چوار تەسیاتی منتەخەب کراوە حتا ئێستا کە مانگی چوارە بەیانە دوو بەیانی تەسیاتی منتەخەب بکرێتەوە یاری نییە وەم یاریزانانە حتا بتوڵاتی دەرەوە نەبینن زەحمەتە لە بتوڵاتی ئاسیایی و عالەمیە بتوان نەتیجە بێنن و ئەم کەم و کۆڕیانە ئێمە بە علاقات و بەمەوە کە یاریزانانمان دەیان ڕاهێنەر لە کوردستان و عێراق خەریکە هیلاکە بێت یاریزان تەک ئەستێرەمان هەیە ئەگەر احتیمامیان پێ بدرێت ئەتوانین لە ئاستی عالەمیە نەتیجە هەبێت ئێمە هەندێک بتوڵاتە ئێرانە بەشداریەکەین سەبکیە بەشبەشە ئەمە نەتیجە ئەبێ بەڵام بتوڵاتی وەکو ئەم بتوڵاتی رووسیا کە ڕنکینگە لە ئاستی عالەمیایە و یاریزانە بە قوتەکانی دنیا لەوێ بن بوو یاریزانی ئێمە قورسە لەبەرچی لەبەر ئەوە ئێمە کە ئەڵین ئەزمموی نەکردووە توانایکی باشیە بەس ئەزمموی نەکردووە ئێمە تمرینمان هەیە بوو نمونە لە علمی تەبیە ڕاضە ئەڵێ دەورەی عەدادی عام خاص و دەورەی منافسات ئێمە لە دەورەی منافساتە یەکسەر یاریزانمان مباشر ڕوا بوو بتوڵاتی ئاسیا و عالم یعنی یاری وردی نییە ئەم یاریزانە هەتا ئەم کێشەیە حل نەبێ لە عێراقا بەدەیان ڕاهێنەرەوە کە لە من زۆر زیرەکتر و باشترن لە کوردستان و عێراقا خەریکن ماندوو ئەبن ئێمە نەتیجەمان نابێت چۆن چارەسەرەکە ئەمە ئەگەڕێتەوە بۆ مدیریەت ئێستا ئەم کورسیا کە ئێمە لە سێ دانیشتوین چوار پایە هەیە یەک دانەی لەق بێت ئێمە کەوین مدیرێکی باش ئیمکانیات ڕاهێنەر یاریزان ئەم چوارە ئەتوانێت تیپێک یا وڵاتێک پێشخە یعنی ئیمکانیات هەبێت مدیرێکی باش هەبێ بەڵام ڕاهێنەر و یاریزان باش نەبێ ناتوانێت یاریزان و ڕاهێنەر هەبێت مدیرێکی باش و ئیمکانیات نەبێ ناتوانین ئێمە لەگەڵ اتحادی عێراقا قساکەین ئەڵین بتوڵات کەمە ئەڵێ من بودجە نییە لەسەر گیفانی خۆشم خەریکمەواکەم ئەمە جواب تەواو ئیتر یعنی ئەمانە کێشەیە بەداخەوە ینی دڵمان پڕە یعنی ئێمە ناتوانین سە بەرنامەکەتان کاتەکە کەمە نەزانم و یاریزانان لە من دڵیان پەرترە و دەیان ڕاهێنەر هەن لە من دڵیان پەرترە بەڵام چی بکەین ئیتر شتەکە ئاوایە زۆر باشە کەواتە مامۆستا توانین بڵێن لەوەی کە ئێمە زۆر جاگوێمان لە ڕاهێنەرەکانی دیکەش بەڵێن کاتێک کە ئاگادارەکرێن بۆ پاڵەوانێتەکان ئەوەندە کاتەکەی کەم ماوە لەوەی کە ئێمە ناتوانین ڕاهێنانی باشتر بکەین لەوانەیە یاریزانەکان باشتر لەوە شارەزار بن زیاتر لەوە دڵنیا بن لەوەی کە کاتەکە ئەوەندە کەمە لەوەی کە نەتوانن خۆیان ئامادەکەن بۆ پاڵەوانێتەکان جا پێم خۆشە بەڕێز و دوای یاریزانەکانیش قسەمان بۆ بکەن حەزەکەم بە ئەوانش دەستان خۆش بێت بەتاکید ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە بەڕێزە باسە کرد یعنی ماقول نییە یاریزان خۆی ئاماداکە بۆ سێر ئەەکەی لە تەواوی ساڵەکە دایانە ناوە خۆی ئەبێ عادەن کە بۆ عێراق بەرنامەدامنێ ئەبێ هەموو عەدادی ساڵەکە دابنێت لەونی لەونەیە بەتوڵە لەونەیە تەصفیات ئەبێ هەمووی دابنێ بۆ یاریزان ئاگادار بێت کە لەو کاتەیە چ ئیشێکی بێ وەلای نییە بۆی بتوانێت یاریەکەی بەرەو پێش بەرێت ماقول نییە ئێمە بەیانی نادوو جومعە بتوڵێ هەتا ئێستا هۆڵ دیاری نەکراوە لە سلێمانیا لە چ وەڵەکە یاریەکەین عنی ئەمە کێشێکی زۆر گەورەیە نەهۆڵ ئەزانی نەکاتزانی ئێستا دیاری کراوە و توانە جومعەیە بەڵام تا ئێستاوە ئەمڕۆ ڕۆژ چوارشەمە ینی بەس بەیانی ماوە بەیانی لیژنەی مدەڕیبینە دوو بەیانی بتوڵەکەی من تا ئێستا نازانم لە چه هۆڵێکە لە سلێمانی یاریزانێک لە دووەکۆی نازان لەکوێیە عنی بەزانێک کە لە سلێمانێ نازان شوێنەکە نازان ئەی ئەمە خۆی لە خۆیان کێشەیە ئێمە ئەتوانین کە بەشداری بتوڵا دەکەین ئێمە من بە هەموو ئیمکاناتی خۆم چون بۆ بتوڵەیە من لە سەپاری خۆمەچم بۆ بتوڵەیە من بۆ ئاستی خۆمەچم زۆر سپاسی مامۆساکەم کە زۆر ماندوو بۆ پێمەوە کە ئیتیحادی رووسیا لەوێ توانیەتی ڤیزەمان بۆ بکا بە بەلاش هەنێشت لە ڕێگەی مامۆساوە کە بۆمان دابین کراوە ئەوە شتێکی شخصیە و شتێکی زۆر عنی تایبەتمان بۆ کراوە
ئێوە لەم پاڵەونەتەیە بەشدار بوون ئاستێکی زۆر باشتان هەیە بەڵام لەم پاڵەونەتێ نەتەنتوانی سەرکەون بەڕێزت چوار یاریت کردووە سەرکەوتویت لە کۆتا یاریە تووشی پێکان هاتووینە توانیوە سەرکەوی بۆ خۆناغی کۆتا باشە ئەمە بەهۆکاری تەبان ئاستێکی زۆر باشتان هەیە بەڵام بەهۆکاری ئەوە نیە کە ئەزمموی بەشداریکردنی پاڵەونەتەکانی دەرەوەتان نییە بەتاکیید ئەگەر من ساڵەکە سێ چوار بتوڵی وا بکەم شتەکانم لە ئاسانە بێ غەڵەت کەم ترەکەم ناتوانم یعنی بە حیاتی نە ئەو شوێنانی کە تووشی ئیسابابی دەداخوری ناوم ناچمە ناوە بووی بەڵام کە تۆ سێر ئەەکەی لە ساڵێکا یەک بتوڵێ بە ترس و لەرس یاریزان بەو پەڕیانی معاناتی خۆی بەرزەکاتەوە چێت ناو بە یەک یاری تۆ لە ترسا بۆی نەدۆڕێت بە کەسی بەرامبەر عنی ئەمە ئەسەفە بۆ یاریزان کاتە ئاستی متەخە بۆ شوێ بترسێ ئەبێ ئەوە بتوڵەکە ئەوە مرتاح بێ وەکو ماڵی خۆی وابێ ناو ساحەکە بچێتە ناو چۆنەشتا ماڵی خۆتەوە ئاوە مرتاحبی بۆی بتوانی تاوەکو نەتیجە بێنی ئێمە لە عێراقا لە کوردستانە ئەو کێشەیەمان زۆرێ ئێمە بتوڵاتمان نییە من ساڵانە بۆ ئاستی خۆم کە لەو تایمە بۆی بمێنمەوە 5-6 جار ئەچمە ئێران و بۆ چواردەوری وڵاتانە گەڕێم بۆی بتوڵە ئەمەش زۆربەی کار بە عیلاقی شخصیان لەسەر پاری خۆمە چەند من ئەمەش بۆی ئاستی یاریزان دانەبەزێت ئەی ئەمەش هەتا تەمەنێکە توانی تۆ ئەو بکەیت لە دوای ئەوە ناتوانانی تۆگە کەسێک هاوکاری نەکا شتێکرد نەکار ناتوانین بەشداری ئەو بتوڵانەوی زۆر باشە با بچین بۆ لای کاک بڕیار کەواتە ئەمە لە زەبێ وڵاتانە هەمانە لەوەی کە یاریزانێک ئەتوانێت لایەنی ئابووری ئەو وڵاتە زۆر بەهێزەکە ئەتو ئەمە لە عێراقا تا ئێستا ئەوەندە گرنگی بە یاریزانەکان نەدراوە کە ئەمە هۆکارەکەی بێت وەکو کاگمەوەست و مامۆستا سەلام باسییان کرد گرنگیشەوە تۆ بە یاریزانی عێراق نەدراوە لەبەرەوەی ئیمکانێتێکی وایان بۆ دابین ناکرێت بتوان بەشداری بتوڵەکان بکەن وەکو کاگمەبەستی شتی یاریزانە سە حسابی خۆیەتی بەشداری بتوڵاکە و هەموو یاریزانێکیش ناتوانێت ئەمە بکە لەوانەیە کاگمەبەست بتوانێت ئەو بکە من ناتوانمەوە بوو یا کاگڕێباز ناتوانێت ئەوەی کاگمەبەستکە چونکە مادیەشی باشی بۆ بتوانانی لەسەر حسابی خۆپسی بەشداری بتوڵاتی دەرەوە بکەیت و تاوەکو ئەم بتوڵاتانش بەرەو پێش نەڕوان ناتوانانی زیاتر بەشداری بتوڵات بکەی ناتوانیم مستەوای خۆ بگەینێت ئەو یاریزانانن کە لەسەر ستەیجی عالەمی و ئاسیای وەستاون و مەدالیا وەرەگرن بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیە ئێمە شەتاوەکو وەکو ئەوان ئەو پلانە بەڕێ نەکەین و بەشداری بتوڵان نەکەین ناتوانین بچینە سەر ستەیجەوە مەدالیانە وەرگین باشە کاک ڕێباز جگە لەم پاڵەوانەتی کە بەشدار بووی لە پاڵەوانەتی دیکەیە لە وڵاتانی دەرەوە بەشدار بوویت بەڵێ بێگومان ساڵانە بۆ ئەوەی بەشداری بتوڵی عێراق بکەین عێراق لە ساڵێکە یەکجار بەشداری بتوڵات دەکات و بتوڵات دەکاتەوە بۆ یاریزانان ئێمە خۆمان لەسەر مەسرەفی خۆمان ئەچین بەشداری وڵاتی ئێران و وڵاتانی دەرەوەکەین بۆی زیاتر ئاسمان بەرەو پێش بچێت زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی کەسە بە خۆشحاڵی و ئێستا کچانی شانبەشانی کوڕان لە وەرزشا زۆر بەشدارن لە هەموو بوارەکانی وەرزشە لەم پاڵەوانەتیانەیە تا ئێستا کچان بەشداری ئەکەن بڵێ خۆشبەختانە کچانی کوردستان بە تایبەت لە عێراقا کچانی کوردستان گەشتونەتە ئاستێکی زۆر باش لە وڵاتە عەرەبیەکان ناتوانم بەڵام ئاسیا و عالم بەڵام ئەتوانم بڵم ئێستا لە لڤڵی وڵاتە عەرەبیەکانە ئێمە باشین و کۆتا یاریش کە کرا ئۆلۆمپیادی وڵاتانی عەرەب بوو کە لە وڵاتی ئیمارات کرا و یانەی پێشمەرگە کە لە بەشی کچانە یەکەم عێراق بوو نوێنایەتی عێراقی کرد و توانیمان 4 میدالیا لەو بتوڵاتەی عەرەبا بەدەست بێنین میوانداریمان کردن بەڵێ دەستان خۆش پێت توانیان ئاستێکی زۆر باش بەدەست بێنن تا چەند گرنگی بە کوڕانیش و بە کچانی شەدرێت بە تایبەت بۆ هونەرە جەنگیەکان هونەری کاراتی لە ناو وەرزشی کاراتی لە ناو هونەرەکانی دیکەیە بڕواتانە بێتوانم بڵم دوای تۆپی پێ زۆرترین جمهور ئێستا لە کوردستانە یاری کاراتیە یعنی حد لە هەموو شار و شارۆچکەکانە باشترین ڕاهێنەر خەریکە تەرجیح بەڵێتەوە بۆ یازام گاتە ئاستی بەرز ئێتمام ئەدرێت وەکو تەمرینکردن بەڵام تەنیا بە تەمرینکردن نییە ئێمە ئەم سێ یایزانە کە ئێستا حالیان لێرە دانیشتون هەر سییانیان لە یایزانە باشەکانی عێراقن کە پار لە یەکەمەکانی عێراقا بوون لە پارەوە تا ئێستا لە ناو عێراقا یاریان نەکردووە بەڵام منافسەکانیان بە کوڕان و کچانەوە لە وڵاتەین دەوروەرە لیگیان هەیە یاری دۆریان هەیە 2 هەفتە جارێک یاریەکەن نەفەری یەکەمی ئۆلۆمپیادی عالەم لەگەڵ نەفەری هەشتمە لە سا یەک فەرقیانە لە مستەوا یعنی ئەگە نەفەری یەکەم لە سانەوەیەکە نەفەری هەشتم لە سانەوەیە مستەواکە لە عێراقا بەداخەوە نەفەری یەکەم ئەگەر مستەوای لە سانەوە بێ نەفەری هەشتم زۆر مستەوای
کەمترە ئەمە منافسەکە ئێنێتە خوارەوە و پێویست ئەکات ئێمە داوەتی وڵاتانی دەرەوە بکەین کە تا ئێستا نەماتوانیوە چەندین ساڵە هەوڵە دێ نەماتوانیوە وڵاتان بینینە ناو کوردستانەوە کە ئێمە بتوڵە بکەین یاریزان لە ناو ساحەی خۆیان ئاعلەکەی داوەتکە لە بەرچاو ئاعلەکەی و بێت بتوانێت بتوڵە بکە بتوڵاتی دەریشەوە کەوەیە کە یاریزانان باسییان کرد ساڵی جارێک ئەگەر بکرێت باشە گرنگی ئەوەی کە وڵاتان بێنە ناو هەرێمی کوردستانەوە باشە ئێوە کە ئەچنە ئەم پاڵەوانەتیانە ئەتوانن پەیوەندیەکانتان بتەوترکەن بۆ نمونە پاڵەوانەتی کراوی کاراتی ڕووسیا کە توانیتانە پەیوەندێکی باش لەگەڵ تیمی کاراتی ڕووسایە دروست بکەن ئەمە نابێتە هۆکاری ئەوەی کە تیمەکانی دەریشەوە بێنە ناو هەرێمی کوردستانەوە کاکڕەوەمە پێویستی بە ئیمکانیات هەیە یعنی ئێستا وڵاتی ڕووسیا 24 وڵاتی داوت کردووە بەستە بەرچی حساری لەسرە یاریزانانیان خۆتان ئاگادارن کاسی عالەمینیانش بەشدار بن وڵاتی دەرەوە ناڵن بۆ نمونە بەشدار بن هەر ئێستا هەر لەم بتوڵەیە منۆ تیپەکەم هەموو تیپەکەم جارە یەک یاریزانی داوت کردووە خۆیان ئاگادار بوون منۆ تیپەکەمی داوت کردووە لەوانەیە 3 دەفتەی تێ بچێت بۆ مانگی 6 و 7 دیسان بتوڵاتێکەیە کە هەموو بە سەفەکەی گروتە ئەستۆ باشە کەواتە جارێکی تر ئەچنەوە بەڵێ بۆ منێکە نەخێر بوو یاریزانی وڵاتەکەی خۆیەکە لەبەر ئەوە چۆن ناتوانن ئێستا و حساریان لەسەر بەشداری پاڵەوانەتی دەرەوە بکەن یاریزانیان بێتاقەت نەبێت ئێمە ئەگەر ئیمکانیات دەبێ من چۆن داوەتەکە ئێمە تا ئێستا ینی 4 وڵاتمان داوت کرد جۆرجیا تورکیا ئێران ئازەربایجان کە بێنە هەرێمی کوردستانەوە کا قوبادیش وعدیە بەخۆمی وتی تۆ بڕۆ ئیشەکانی بکە من مەسەفەکەت بۆ جێبەجێکم بە دووسێ ڕەحلە ئەمانە ئەیان توانی بێن ئەبێ باتیانە بەغا باتیانە سلەیمانی هەرچێکمان نەکرد نیانەتوانی کە بە نوعی بێنە کوردستانەوە ئەمە ئیشێکی گەورەی ئەوێت لاقاتێکی گەورەتری ئەوێت کە ئەم وڵاتانە هەست بە ئەمنیەت کەن لە کوردستان و عێراقا کە بتوانن بە ئاسانی بەس مامۆستا ئەوە ئەوەی کە بینین لە ماوەی 1-2 ساڵی ڕابردووە گرنگێکی زیاتر بە وەرزش وە بە کاراتی دراوە و چەندین پاڵەوانەتی ناوخۆیی بەتایبەت لە ناو شاری سلێمانیە ئەنجام درراوە ئەمە کەمێک گەرم و گوڕی نەخستوتە ناو وەرزشەکەەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە هەموو جمهورە کە ئێستا لە فون قیتالیەکان نازیای کردووە بۆچی بە دڵنیاییەوە بەڵام ئێمە ئەبێت تومۆحمان زیاتر بێ باشتر بێت حتا ئەگە لە شوێن خۆمانە بوەستین دوا کەوتوین وڵاتان لە پێشەوەن یانم یاریزانانە ئێمە کە لە بتوڵاتی ڕووسیاوە بە تەڵانەی عەلەمیانە بینی یعنی بەڕاستی ئەبێت لەگەڵ ئەمانە بتوانن بەرکەوتن هەبێ تا بتوان بەسەوای خۆیان برزکەنەوە زۆر باشە کاک مەبەست ئاماژەت بەوە کرد لەوەی کە تۆ خۆشت بێت لەسەر حسابی خۆشت بێ ئەچی بە پاڵەوانەتەکان تا چەند هەوڵت داوە هەماهەنگیەک لەگەڵ یاریزانەکانی ئەو وڵاتانەش دروستکەی کاتێک کە ئەچیت بۆ ئەوە دوایی کە گەڕایتەوە هەر لە پەیوەندیا بمێنی لەگەڵیانە بەتەئکید بڵێن هەمانگی هەیە لەگەڵ یاریزانەکانی دەرەوە تێکەڵاوی هەیە یعنی ناسراوی هەیە ئێمە چکە ساڵانە من بەشداری بتوڵەی ئاسیا ئەگەر عالم بەشدا عێراق بڕوا ئەو ئێمەش دوانی بەشدار بین لە چکە یاریزانێکی هەڵبژاردەی عێراق بین عێراق بۆ هەرکوێک بڕوا بێ ئێمەش لەگەڵ یان ئەنی بە تاکید چکە یاریکردن لەگەڵ ئەو وڵاتانی کە شایتر ناسراوی پێیا بێت و دۆستایەتی پێیا بێ بەڵام وەکو تا ئێستا چکە عێراق لە ڕووی ڕاضەیەوە لە ڕووی کاراتیەوە بۆ شێوێ نەچۆتە سەرەوە یەکجار بۆ شێوێ هەمانگی نین لەگەڵ وڵاتانی کەیە ئەجینە بۆ ئەوشتانە بەس هەموو پێیوەستەکان ئەبێ بە نەتیجەوە کە نەتیجە دەبوو هەموو وڵاتێک تۆ ناسێ بەڵام کە نەتیجەت نەبوو هەموو وڵاتانی کە احتیادی سێرتەکە بەڵام ئەگەر تۆ بتوانی ببی بە تاگەستێرەتیایە ئەویش بە ئیشکردن لە وڵاتەیە بەس ئیشکرێ چکە تاگەستێرەمان زۆر لەم عێراق و لە سلێمانیا بەڕاستی یاریزانی وامانەیە لە تەمەنێکایە لەو توانایی ئەوە یعنی لە ئاستی عالەمیایە کە چی تا ئێستا هیچ کەسێک پاڵپشتێکی نییە ئەنی هاندارێکی نییە مدەڕی بە هەموو شێوە ئیمکانیاتێکە هەموو شتێکەکە بەس ناشتوانێت ئەویش تا بڵێن حدێکە توانێکە هاوکاری بێت تێگەی باش مامۆستا ئەرسەلان باس لەوە کرد کە بۆ مانگی 6 جارێکی تر ئێوە داوت کراون بۆ وڵاتی ڕووسیا بۆ بەشداریکردنە پاڵەوانەتێکی دیکە جیاوازی ئەو پاڵەوانەتی کە جارێکی تر ئەچنەوە لەگەڵ ئەم پاڵەوانەتی کە لە سەرەتای مانگی نیسانە بەشدار بوونتیایە و تا لە ئێستاە دەستان کردو بە ئامادەکاریەکان ئەو وڵاتانەی کە با بڵین وەکو رووسیا وڵاتە ئوروپیەکان لە WKF کە اتحادی عالەمیە لە سپۆرتاتا چەند بتوڵاتێکی خۆیانیان ناساندووە وەکو معتەرف باش
ئەم بتوڵەکە ئێمە ڕۆشتین یەکێک لەوانە بوو یعنی ئێمە تا ناومان داخەڵ نەکرد لە سایتی عالەمیە نەماتوانی ئایدی کارتی بتوڵەکە وەربگرین ئەم بتوڵەیشە دیسان هەر ئەوەیە بۆ نمونە وڵاتی ئیمارات ئەوەی هەیە فەڕەنسا ئەوەی هەیە 3 جار 4 جار رووسێش لە ساڵەکە 3-4 جار ئەمەی هەیە کە تا تەواوکەری ئەم بتوڵەی ترەکە بەشدار بوون بڵێ و ئەمەش پێش ئەوە ئێمە ئەو 24 وڵاتە کە داوات کرابوو منداربەکان لە 2-3 ساعت دانیشتنا کە بە یەکەوە بووین کەم پێتەمینیشمان ڕێخست لە وڵاتە نزیکەکان ئازەربایجانە تورکیایە رووسیا ئێرانە و ئێمن کە لە وڵاتی ئازەربایجان پێشەوە بۆ ماوەی 28 جولای تا 5 ئاگۆستماندا ناوە کە معسکرمان هەبێت بۆ بتوڵات ینی دوای ئەو پاڵەوانتیشە کە ئەکرێت دیسان معسکرێکیشمان دروست کردووە بە اتفاقی ڕاهێنەرەکە لەکوێ ئەکرێت ئەمە لە باکو ئازەربایجاندا وڵاتی ئازەربایجان باشە وەکو ئامادەکاریەکان بۆ بتوڵەی داهاتوو کە مانگی 6 جارێکی تر بەشدارە بنەوە وەکو زنجیری دووەمی ئەم پاڵاوانەتەی کە بەشدار بوون ئامادەکاریەکان دەستی پێ کردووە و هەر تەنها ئەم یاریزانانەی کە بەشدار بوون جارێکی تر بەشدارە بنەوە ئێمە کە گەڕینەوە یەکسەر دەستمان کرد بە بەرنامەی تەمێنی خۆمان و بۆ ئەم پاڵەوانتیە دیسان ئێمە دەسەکەینەوە بە تەسفیاتکردن ئەو جارە یەک یاریزان بانگێش کرابوو یەک ڕاهێنەر کە مەسرف لەسەر رووسیا بوو ئەم جارەیان ئەو شتە کە وعدیان بێمەیاوە هەموو مەسرفی تیپەکەیانی ئەو زانەکان و ئێمەش یاریزانمان زۆرە ئەمانەوێ باشترین یاریزان و حتا وەکو یانەی پێشمەرگەش هەوڵمان داوە جێگیری سەرۆکییانە سکرتێر و ئیدارەی نادی خۆشحاڵی خۆشیان دەبڕیوە تەنانەت بتوانین هاوکاری یانەکان تریش بکەین لە یانەکان تریشە و تەک ئەستێرەی باشمانەیە کە لە منتەخەبی عێراقایە ئێمە ئەمانەوەی یارمەتی ئەوانش بێن ئەوانش بینێ ناو تەسفیاتەکەی خۆمانەوە و ئەوانش بتوانن بەشدار بن کوڕی ئەم شارن کوردن ئێمەش بتوانین شتێک لە دەستمان بەربێ یارمەتیان بن بڕواتان هەبێت حەکەممان بووە لە گیفانی خۆی ڕۆشتووە بەس پێ بە حەکەم 30 وەرەقەیاوە کە بڕوا بێ بە حەکەم ئەمانە هەمووی کێشەیە حەکەم کێشەی هەیە ڕاهێنەر کێشەی هەیە یاریزان کێشەی هەیە هەوڵیشە درێ ئێمە ناڵین هەموو شتەکان ناکەینەوە کە بڵین ئیشمان بۆ ناکەن ئیش ئەکرێ بەڵام ئەبێ لە ئاستی بەرزترا بێت ئەگەر بمانەوەی لە ئاستی عالەمیە خۆمان دەرخین زۆر باشە کاک بڕیار بەڕێزیشت لە بتوڵەکەی دوو بەیانیان بەشدار ئەبیتە ئەوەی کە لە سلێمانی ئەنجامەدرێت من نەوەڵە لە بتوڵەکەی دووبانی بەشدار نابم لە بتوڵەکەی رووسیا تووشی پێکان بووم بۆیە بۆ لەم بتوڵەیە ناتوانم بەشداری زۆر باشە کاک ڕێباستە بەشدارە بێت بەڵێ بێگومان زۆر باشە کە باسێک لەو بتوڵەیە بکەی کە لە دوو بەیانیان سازەکرێت چییە؟ ئەگەر باسێک لەو بتوڵەیە بکەی لە پاڵەوانێک کە لە ڕۆژی هەینیان سازەکرێت لە شاری سلێمانی ئەمە بتوڵەی هەڵبژاردەی عێراقا و یەکەم و دووەم و سێمەکان هەتاوەکو چوارەم دووبارە هەڵبژێردنەوە لەگەڵ باکووری لەگەڵ باشووری عێراقا دووبارە لێکە درێنەوە بۆ دەستنیشانکردنی یاریزانی هەڵبژاردەی عێراق ئامادەکاریتان کردووە؟ بەڵێ بێگومان زۆر باشە باشە مامۆستا تیمی کچان لە ینی وەرزشی پێشمەرگە بۆ وەرزشی کاراتی تا چەند گرنگیان پێدرێت و تا چەند ئەوان کچانیش حەز بە وەرزشەکەکەن بەشدارە بنتیایە ئەتوانە بڵم زۆرینە یانەکان حەزیان لێ ئەمکانیاتیان کەمە بەس تەنیا یانێک ئێستا لە کوردستان و عێراقا بە شاهدی هەموو یانەکان و تەحادیش کە گرنگی ئەدات بە یاری کاراتێ وە کچان و کوڕان یانی وەرزشی پێشمەرگەیە کە هیچ جیاوازییان نەبووە لەگەڵ کوڕەکانە و توانیمانە ئەم بتوڵەیشە وتم ئێمە بەڕینکینگ بە من وتیان یەک یاریزان هەڵبژێرن وەگە نەکشانیشمانە بەر بوو پاڵەوانتیەکە ئیتمام دراوە و ئێستش لە ئامادەکاریان دیسان بۆ تەسفیاتی منتەخەب و بەشداری پاڵەوانتی بکەنەوە زۆر باشە بە خۆشحاڵی کە ئێستا ئێمە چەندین یاریزانمانەیە چەندین پاڵەوانی گەنجمان هەیە بەڵام شان بەشانی ئەوانش کە ڕاهێنەرەکان زۆر هیلاکە بن لەگەڵیانە و خانەوادەکانیشان زۆر هیلاکە بن لەگەڵجان پێم خۆشە یاریزانەکان پێم ماڵە بزانین خێزانەکانتان چۆن پاڵپشتیتانەکەن هەمیشە لە پشتانن خێزان و ئایلا زۆر زەڕورە بۆ کەرسی وەرزشکار کە پاڵپشتی بێ بەوانیش بەڕووی ئیمکانیات و وەزعەکەی ئێستاوان ژێر احتیادین وەکو کەسێکی یاساییوان لەگەڵ منە ئیتر ئەوەی کە پاڵپشتی بێ برادر زۆر پاڵپشتە بۆ یاری و دواتر کەسی کە من بۆ منە باوکو و کەسوکارم نیان بە دیار من و دانیشن سێری یاریەکانی من بکە ئەزانین چۆنە هیچ هۆڵێک تا ئێستا هیچ شوێنێک نەبوو کە بۆ من بەشداری تیاکەم بتوانم کەسوکاری خۆمی خێزانەکان تیا کە سوکاری خۆمی بۆ بێنم
چکە ئەوەی کە هەموو جارێ بەشداری ئەبین تیان تەصفیاتی عێراق ئەوە بتوڵە ناکە تاوەکو دەرفەت ئەم بتوڵێ دەرفەتیان نەبوو کە سوکار بێت لە بتوڵێترا بڵین دەرفەت دەبێت و بێن سێرەکان ئەیجینە هەموو کەسێ حەزەکە کوڕەکەی کەس بگاتە تۆپی عێراق و تۆپی عالەموانە بێت سێری کات و یاریەکانی ببینێ بەڵامی تێ وەکو پاڵپشتی لە عێراقا هەر وەکو ئەمە هیوادارینە داهاتووە عێراقی شوای لەبەلەوەی پاڵەوانەکان ئەوەندە بە گەورەی بکەین کە هەموو وڵاتانیش بانکەین و خێزانەکانی ئێوەش بتوانن بینەردان بن لەو کاتەیە سپاسانەکەین ئێمەش هەڵبەت شتێکی ئاومانەوێ کاک بڕیار بەڕێزە تر خێزانی هەمومان ئەوە نەیتوانیویانە بەپێی توانای خۆیان بێگومان پاڵپشتیان کردوین و ئەگەر پاڵپشتیوانیش نەبێ نەمانەتوانین بگەین ئەم ئاستە و ئەم کاتی ئێستا و زۆر سواسیان ئەگەین لێرەوە و برادرانەوە زۆر سواسیان سێرسەلانی شەکەین و زۆر سواسی هەموو کەساناکەین کە ڕۆژی لە ڕۆژان ئەگەر بە قسێکیش بێ پاڵپشتیان کردوین زۆر سواسیش بۆیەوە کە ئەم دەرفەتە جوانتان بەخشی بێ ئەمە زۆر مەمنونی دەستی تۆش خۆش بێت کاک ڕێباز بەڵێ بێگومان خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەیە کە یاریزان بەرەو پێش بچێ یاخود یاریزان باش بێ و پاڵپشتی خێزان یاریزان دروستەکات بەڕاستی و خێزان بەڵێ ڕۆڵێکی گرنگیە بێ دەستی خۆش بێت مامۆستا هاوڕێتێکی زۆر باش لەگەڵ یاریزانەکانان دروست کردووە هەمویان لە پێش خێزانەکانیانەوە لە پێش هاوڕێکانیانەوە یەکەم وشە باسی تۆکەن باز لە هەوڵ و ماندووبوون و هاوکاری تۆکەن لەگەڵ یاریزانەکانە وڵاوە وەفای خۆیانە ینی من بچووکترین ڕاهێنەرم کە لە کوردستان و عێراقا هەوڵەدەن یاریزانیان پێشکەوێتۆمانە بەڕاستی زۆر زۆر ڕاهێنەر لە من باشتر هەیە لە کوردستان و عێراقا هاوکارەکانم زۆر لە من باشترن بەس من سپاسی هەموو یاریزانەکانەکەم یاری کاراتی خۆشبەختانە یاریکی یابانیە کە لە شەرقی ئاسیا و هاتووە و ئەدەب و احترامێکی باش یابانیەکان لە کورەی زەویە یەکەم وڵاتن و یاریزانی ئێمەش هەر فێریەوە بوون کە ڕێز و احترامی ڕاهێنەر بگرن و ڕاهێنەریش ئەبێ وەکو مهندسێک وردەکاری بزانە یاریزان ئەبێ وەکو دەروناسێک بزانە یاریزانەکەی پێویستی بە چییە وەکو هاوڕێکە بێ ڕەفیق بێ لەگەڵیا وەکو مەحامیک ئەبێ دیفاعکە لە ڕاهێنەر یاریزانەکەی و هەموو ئەمانە خۆشەویستیکی دروست کردووە لە بینی ڕاهێنەر و یاریزانەوە ئەوە یەکە باسیەکەن پاڵەوانەتەیە تۆ چوار یاریزانە لەگەڵا بوو سەفەرتان کردەوە بەیەکەوە لەوێ لە پاڵەوانەتەکەیە بەشدار بوون ئەکرێت بڵین تۆ لەگەڵ کاک مەبەستە ئەبێ کەسایەتیەک بیت لەگەڵ کاک بڕیارە کەسایەتیەک بیت ڕەنگە کاک مەبەست گرفتێکی هەبێت کاک بڕیار بە هەمان شێوە لەگەڵ هەر یەکەیانە بە جۆرێک مامەڵە بکەیت کە دەرونی ئەو کەسە ئارام کەیتەوە بۆی کە بە شێوازێکی زۆر باشتر و کارامەتر بەشدار بێت لە پاڵەوانەتەکەیە بە دڵنیاییەوە کاک ڕێباز بە نوعێک ئێ بە مناو ساحەوە پێش یاریەکە ئەزانم ئەبێ ئەزانم استریسی چۆن کەمە و کەمەوە بە قسەکردن بە شێوازێک کاک مەبەست بە نوعیتر یعنی پێشەوە کاک مەبەست یاریکە یەک دوو زلەی لێ نەدەم جوان یاری نا نوعێکە بێ بزانێ چۆن لەگەڵ یانە کاک مەبەست ئاوایە بۆ زۆرێ کاتتە بۆ ئەنێرجی وەرەگریت بە تاکی داڕەوەڵا ئاوە مامۆسا عنی ئەزانی چی خوێنەرەوەی هەموو شتێکە بۆ من ئەگەر زلەکە و لێنەیە خۆ بیرەکەیتەوە ڕواگە ئەوەکو خۆی باسی کرد تا زلەکەم لێنە ناسمە ناو زاحەکەەوە خۆم پێشەوە پێڵە مەچمە لای چکە مامۆسا بەجددی مامۆسا ئەرسەلان کەسێکە لەو مدەڕیبە بەڕێزانەی وە کەسێکە لەو مدەڕیبە ئاست بەرزە عالەمیانی کە هاتوۆتە ئەم وڵاتەوە بۆ خزمەتی کاراتی پێویستە یاریزانی هەموو عێراق بەو خەمخۆری ئەو مامۆسایە بزانێت بەڕاستی مدەڕیبێکە لە ئاستی عالەمیایە وەسپاس بۆخوا چەندین بتۆڵە بەیەکەوە سەفەرمان کردووە و هەروەکو دوو هاوڕێ و هەروەکو مدەڕیبێک و بۆ منە یاریزانێک و هەر چۆنێک خەڵک سێر ئەکا ئێمە زۆر مرتاحین بەیەکەوە یعنی بە تاکید من ئەوە هەموو جارێک کە پێشم وتووە لە بتوڵەیە کە ئەو لە پشتمەوە بێ ئیتر نییە هەستەکەم ها پاڵپشتێکی زۆر باشم هەیە چکە بڵێ مدەڕیب خۆی خاڵێکی سەرێکی ئەوەیە کە بتوانێت دیاریزانەکەی تەرژیعکە بە هەر جنۆعێک بێت ئیتر هەیە بە شێوازی خۆی هەیە ئیتر بەس ئاستی ئەم مدەڕیبە بۆ نمونە کە یاریزان تەرجیعەکە زۆر لەسەروەیە لایەنی دەرونی و ڕۆحەتی زۆر لەسەرەوەیە ئەنجاڕۆن لەگەڵەوە شالەبەی یاریزانەکان هەمیشە لە ئەگەری ئەویان کە ڕوبەڕووی پێکان ببنەوانێ هەرو کاکمە بەس کە چۆن لەم پاڵەوانتە تووشی پێکان بکاتە بۆ مامۆستا لەوانەیە ئەرکەکەی قورسیش بە کاتێک لەوەی کە لێرە ڕۆن سەلامەتە بەڵام لەوێ بە پێکانیەتەوانێ کاتە بۆ تۆ قورس نەبوو لەوێ کە تووشی پێکان بوویت بەرە وڵات چۆن هەر خەفەتێکی زۆر گەورەیە
هەر زۆر خەفەتەکەی لەوەی کە یەکجار بەشدار نەبووی تا کۆتایی من ئەو یاریە بم بردیات و سەرکەوتم ئەچوومە فیناڵ و یەکەم و دووەم ئەوە قورسە تا تۆ ئەوە بۆ نەگەر یەکەم یاری تۆ بدۆڕیت خەفەتی کەمتراڵە یەکەم یاری تۆڕان ئینشاڵا بۆ جارێتر بەڵام تۆ تا چوار یاری بەری تۆ بچیتە ئەوە و بی بردایەتەوە چتێتە فیناڵ ئەمە ئاستێکی زۆر زۆر باشە و دواتر من ئەوەی کە لە بەرامبەر من بوو کە بڵین تووشی سابەکە بووم یەکەمی هەموو رووسیا بوو کە توانی مەدالی ئاڵتونی هەموو رووسیا بکاتە ملی تەنانەت کاریش مەکرد هەموو ئیتیحادی ئەو وڵاتە لە بەشی سەرەوە هەر هەمی هاتوو ئاوە سێ یاریەکەی کرد لەبەر ئەوەی یاریەکی زۆر قورس بوو بەرامبەر ئەو ئەگەر من سەرکەوتمایە رووسیا یەکسەر هاتە خواردنەوە بۆیە کە یعنی بتوڵەکە تا بتوانێت زۆر زۆر بەقوت و بەهێز و لە ئاستی عالەمیا بوو هیواداری مامانی شش تاویزی ئەوە بنەوە مامۆستا خوێندنەوەیکی باشە بۆ یاریزانەکان کردووە باسی کاک مەبەستە کرد کاک بڕات کاک ڕێباز پێویستیان بە چیە پێش من با لێرەوە یادی لە کاکشوان کەین کاپتنی منتەخەبی عێراق و کاپتنی یانەوەرچی پێشمەرگێکی لە یاریزانە باشەکانی هێمەشا ئەوش چوارەم یاریزان میوانی ئێوە بوو بەڵێ بەڵام بەداخەوە بە حکمەوە کە لە زانکۆ و امتحانیە بوو خۆشتان نەزانن ئەبێ احتمام بدرێ بە خوێندنەوە خوێندن اینجا وەردش کاکشوانیش یەکی لەو کەسانەیە کە با بڵین بۆتە ئوڵگویک بۆ یاریزانەکانی تر ینی یاریزانەکان سێری ئەوەکەن کە چۆن گەشتوێتەوە ئاستا و چۆن ئێستێش توانویە خۆی ڕابگرێتەوە ئەمانش خەریکن سێری ئەوەکەن و بە شوێن ئەوە خەریکن وزەلەیەک وەرەگرن بەڵێ بەڵێ وەکو کاک بریار و کاک ڕێبازیش کە بەڕێزت فەرمووت خۆشبەختانە من وتم یاری کارەتێ ئەوەی باشەکە ڕێز و احترامێک لە بینی یاریزان و ڕاهێنەرە هەیە و وای کردووە کە ئێمە پێشەوە بڕینە ناو ساحەوە ئسترێسی یاریزان کەم بێتەوە بە حکمەوە کە ئەو برادێتی هەیە لە بینمانە هیوادای نەخۆشەویستی ئەو ڕێزە هەر بمێنێ باست لە خوێندن گرکاتە بابزانین ئێوە خوێندنتان تەواو کردویان لە قۆناغی چەندی خوێندنان ئێستا من حاڵی حاضر دوێنێ تەخەڕوجمەوە هیوای سەرکەوتنە بۆ خوازی پیرۆز بێت زۆر سپاسدانەکەم بەشی ژمێریاری لە زانکۆ زۆر جیاوازیشە لە یاریزانی هیوای سەرکەوتنە بۆ خوازی پیرۆزی شەبێت من کۆلێژی پەروەردەی وەرشی تاواگرتووە ساڵی پار تەخەڕوجم کرد تۆ نزیکە لە حەزەکە باشە کاک ڕێباز من ژێر قوتابی پۆلی دوانزەم هەمیشە سەرکەوتوبی هەمیشە سەرکەوتنتان بۆ خوازی بەدەستبێنیت دەستان خۆش بە مامۆستا زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆیەوە هیوادارم هەر ئاوا یاریزانی وەرزشی فەرق ناکە هەر بەشێک بێ کە ئێمە باسی سپۆرتەکەین کاڵن بۆ نمونە ئەو سیارەیە سپۆرتە ینی جیایە ئەڵەن ئەو شخصە سپۆرتە ئەڵەن ئەو خانووە سپۆرتە ینی تایبەتمەندێکی هەیە هیوادارین ئەم بەرنامانە وا بکە کە مناڵانی ئێمە ڕوو لە وەرزش بکەن کە تەسی لە خوێندنەکەیشیانە بکات بە شێوازێکی باشتر و دەستخۆشیتان لەکەین کە بتوانن ئاوای یاریزان مانگەشکەن لە هەموو بەشوەرچەکانە ئەمەکو کەناڵی کورساتێک و پرۆگرامی ڕۆژێکنەوە هەمیشە زۆر گرنگیمان بە گەنجەکانداوە گرنگیمان بە هەموو لایەنەکانداوە بەلایەنی وەرزشی بە تایبەتی زۆر سپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازی سوادای لە پاڵەوانتەکەین دیگە لە پلەیەکە مابتان بینینەوە زۆر سپاس دەستان خۆش پێ زۆر